بەڕێزان ئەمڕۆ وەکو هەمولایەکان ئاگادارن پەرلەمان توانی با دەنگی 58 پەرلەمانتار کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کارا بکاتەوە. مەش هەنگاوی یەکەم بوو، بەربەستی یەکەم لادرا بۆ ئەوەی کە هەڵبژاردن ئەنجام بدرێ. هەڵبژاردن بۆتە پرسی مان و نەمان بۆ هەرێمی کوردستان. تەواوی دۆستەکانمان یۆنامی ئەو وڵاتانی کە خۆیان بە دۆستی هەرێمی کوردستان دەزانن، نوێنەران و کونسڵگەریەکان هەموویان ڕژدن و پێداگرن لەسەرەوەی کە ئەبێ هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ. بەڵام هەندێک لایەن نایەنەوێ هەڵبژاردن ئەنجام بدرێ. هۆکاری ئەمە چییە؟ ئێمە لەسەر ئەم بابەتە لەسەر کاراکردنەوەی کۆمسیۆنیش لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتریش دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر ڤیان سلێمان، ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان، ڕاستە خۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لەلامان میوانە. دکتۆر بەخێر بێن، گەلێک سوپاس بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ. با لە هاندانی وڵاتان و کونسڵەکانەوە دەست پێ بکەن. بۆ خۆ دەزانانی ینی تەواوی وڵاتانی دۆست، نوێنەری وڵاتان، کونسڵگەریەکان، یۆنامی هەر هەمویان داوای هەڵبژاردن دەکەن لە کاتی خۆیدا. بەڵام بۆچی هەندێک لایەن ئەگەر زۆر ڕاشکاوانە قسە بکەین بە دیاریکراویش، یەکێتی نیشتیمانی کوردستان نایەوێ هەڵبژاردن ئەنجام بدرێت، کە ئەمە مەسەلەی هەڵبژاردن بۆتە مەسەلەیەکی یەکجار گرنگ، چونکە تەواوی مزداقیەتی هەرێمی کوردستان دەکەوێتە ژێر پرسیارەوە. بەڵێ، ئەگەر ئێمە بین باس لە هەڵبژاردن بکەین بۆ پرسی هەڵبژاردن ئێستا زۆر گرنگاوە. یەکێک لە خاڵە بەهێزەکانی هەرێمی کوردستان کە لەسەر ئاستی نێودەوڵەتی پشتگیری هەرێمی کوردستان دەکرێت، ئەو خاڵە بەهێزانان کە هەرێمی کوردستانی پێناسراوە. یەکەم بوونی ئارامی و ئاسایشە لە هەرێمی کوردستان، دووەم بوونی پرۆسەی دیموکراسی و بنەماکانی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان و مافی مرۆڤە. ئەو پێکەوە ژیان و بڵێن لێبوردەیەیە کە لە نێوان تەواوی پێکهاتەکاندا لە ناو هەرێمی کوردستاندا هەیە. ئەو کراوەی دەرگای هەرێمی کوردستانە بەڕووی تەواوی ئەو ڕووداوە ناخوازرامانەی کە لە ناوچەکەدا دروست دەبێت و هەمووی هانای بۆ هەرێمی کوردستان بۆ ئەم قوارەیە دەیهێنن کە قوارەیە کە پڕ لە ئاسایشەمانە. بۆیە ئەو خاڵە بەهێزەی کە لە دەستی ئێمەدایە و دۆستانی ئێمەش پشتگیری لە ئێمە دەکەن و یەکێک لە خاڵە بەهێزەکانی ئێمەیە کە لە ناوچەیەکی پرگرژیدا دەژین، بە حقیقت ئەو خاڵی بوونی پرۆسەی دیموکراسیەتە. مەسەلەی هەڵبژاردن، گرنگی هەڵبژاردن بێگومان یەکێکە، هەڵبژاردن یەکێکە لە هەر بنەما سەرەکیەکانی پرۆسەی دیموکراسی و لیرەدا شەرعیەتی دەسەڵاتەکانی هەرێم ئیتر بەسەردا دەچێتەوە و ئەو شەرعیەتەی دانامێنێتەوە کە لەگەل وەریگرتووە. زۆر باشە. دکتۆر، ینی ئەمڕۆ سەرۆکی فراکسیۆنی پارتیش لە پەرلەمان دەڵێ بۆ ئەوەی بۆشایی یاسایی دروست بۆ خۆ دەزانی ئەگەر بۆشایی یاسایی دروست بوو ئەو کات مەسەلەکە بەلایەکی تردا دەڕواکەواتە ئەم هەنگاوەی پەرلەمان بۆ دروست نەبوونی بۆشایی یاسایی ئەمەیان چۆن هەڵدەسەنجێن بە دەنگی 58 پەرلەمان کار تێپەڕێنرا؟ حقیقت دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی ئەم هەڵوێستا و ئەم دەنگدانەوەی ئەمڕۆ کە لەسەر کاراکردنەوەی ئەنجومەنی کۆمەسیاران لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان دەبێتە یەکێک لە خاڵە شانازیەکانی مێژووی پەرلەمانی کوردستان، وەکو هەندێک خاڵی دیکە کە بە حقیقت جێگەی شانازین بۆ مێژووی پەرلەمانی کوردستان و بۆ ئەندامانی ئەم خولەی پەرلەمانی کوردستان. دەستخۆشی لە سەرۆکایەتی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی و لە تەواوی ئەو ئەندامانە پەرلەمانە دەکەم کە بە حقیقت ئەمڕۆ دەنگیان داوەنەیان هێشت بۆشایی یاسایی لە هەرێمی کوردستاندا دروست ببێت و تایبەتمەندیەکانی هەرێمی کوردستانیان پاراست بەوەی کە لە ڕێگەی ئەم خاڵە و کاراکردنەوەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و ڕاپرسی دەرگا لەبەر ئەوە داخرا کە ئیتر ئەگەر دوو بەیانی محکمەی فیدراڵی عێراق، دادگای فیدراڵی عێراق بڕیار بدات کە کۆمسیۆنی دکتۆر ڤیان ببوورە بە پرسیارێک بەڕاستی پێم خۆش ئەگەر ڕاشکاوانەتر وەڵام بدەیتەوە. من سوپاست دەکەم. دەبینین پارتی دیموکراتی کوردستان زۆر ڕژدە، زۆر بە ئاشکرا دەڵێت دەبێ هەڵبژاردن ئەنجام بدرێت. باشە، چێنە و لایەنانەی کە نایانەوێ هەڵبژاردن ئەنجام بدرێ و بۆ نایانەوێت؟ ماوەی 2 ساڵە زیاترە کە
پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی سیاسیەوە و لە ڕێگەی یاساییەوە لە ڕێگەی فڕۆکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە چەندین هەوڵی بەردەوام بووە کە بربەستەکانی بەرهەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لا بدات و بۆ ئەو مەبەستەیە سازشی زۆری کردوتەوە زۆر نەرمی نواندووە بە هەر شتێک کە لایەنەکانی دیکە ویستویانەتەوە ئەو ڕازی بووە یەکێک لە خاڵەکان ئەوە بوو کە لە کاراکردنەوەی کۆمسیۆنی هەڵبژاردن دەبوایە لەسەر ئەنجامی دوایین هەڵبژاردننی پەرلەمانی عێراق یان هەڵبژاردننی 2010 پەرلەمانی کوردستان بێ بەڵام کە بەپێی بڵێن بەرکەوتی پارتی دیموکراتی کوردستان ژمارەیەکی زیاتری بەردەکەوت بەڵام پارتی سازشی لەو مافەی خۆشی کرد لە پێناو بەرژەوەندی باڵا هەروەها دەبوایە بە حەقیقەت لە ڕێگەی بڵێن هەموارکردنەوەی بەپێی یەک بازنەئی بێت کە داواکاریەکانی بە تایبەتی لایەنی یەنەک بوو لایەنی یەکەتی نیشتیمانی کوردستان و هەندێک لایەنی دیکەش کە داوایان کرد لە یەک بازنەیەوە ببێتە فرە بازنەی پارتی دیموکراتی کوردستان قبولی کرد لە پێناو بەرژەوەندی باڵای نیشتیمان وتیان کە دەستەی ئاماری هەرێمی کوردستان بە هەند وەرنەگیرێ ئاماری وەزارەتی پلاندانانی عێراق بە هەند وەربگرێ پارتی دیموکراتی کوردستان ئەوەشی قبول کرد وتیان کە دەبێ بایۆمەتری عێراق بەکاربهێنێتەوە بایۆمەتری عێراقیش بەکاردەهێنرا ئەگەر ئەمڕۆ ئەم هەڵوێستەی بەهێزی ئەندامانی پەرلەمانی کوردستان و کە حەز بە بەرپرسایەتی دەکەن بەرامبەر بەم خاکە بەم قەوارەیە بەرامبەر بە تایبەتمەندیەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی فدرالیەتدا ئەو کاتەیە ئەم بڕگەیەش کە ئەنجومەنی کە کۆمسیۆنی هەڵبژاردننی پەرلەمانی هەڵبژاردننی باڵای هەرێمی کوردستان هەڵبژاردنەکان بەڕێوە ببات ئەمەش لە دەستیاندا دەهێنرا و دەدرایەوە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق و ئەو کاتەیە هەموو لایەنەکان بەرامبەر بە پرسیاری گەل دەبوایە وەڵامیان زۆر باشە دکتۆر ڤیان کاتم زۆر کەماوە دو پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام لێت و من سوپاست دەکەم کەواتە ئێوە پێتان وایە دەبێت ئەمساڵ هەڵبژاردن ئەنجام بدرێت بەڵام ئەگەر لایەنێک بەشداری نەکرد هەر هەڵبژاردن ئەنجام بدرێت لەسەری ڕناوەستن کەواتە بۆشایی یاسایی نابێت و هەموو پارتە سیاسیەکان بەپێی یاسایی ئەم پەرلەمانە و بەپێی بڵێن سەروەری ئەم قەوارەیە ئێستا لە هەرێمی کوردستاندا کار دەکەن و مافیان پێدراوە بۆیە دەبێ کاری سیاسی و سازانی سیاسی لا دوور بێ لەوەی کە بوونی قەوارەی هەرێمی کوردستان و شەرعیەتی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بکەوێتەوە مەترسیەوە و بۆیە نابێ بە هیچ شێوازێک هەموو هیچ لایەنێک لە لایەنەکانی دیکە قبول بکات کە ئەم شەرعیەتە پێشێڵ بکرێ و هەرێمی کوردستان دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بخرێنەوە بەرمەترسیەوە لەبیری نەکەین لە دوای یەک ڕۆژ لە تێپەڕینی تەمەنی یاسایی پەرلەمانی کوردستان سێ سکاڵا لە دادگای فدرالی دژی نادەستوری بوونی پەرلەمانی کوردستان درێژ کرایەوە ئەگەر ئێمە وا حەز دەکەین کە ئێمە هیچ مەترسیەکمان لە سەردانیە و ئێمە وا حەز دەکەین کە لە کەشێکی ئارامداین و دەبێ بەپێی تواناکان دەبێ ئەوە بکەین بەڵام یەک خاڵی دیکە هەیە ئەگەر دەرفەتەدەی کاتم زۆر کەماوە بڵێ ئەمە زۆر گرنگە کە هەموو لایەنە سیاسیەکان من دەستخۆشیش لە مەکتەبی سیاسی هەردوو پارتی دیموکراتی کوردستان و پارتی یەکەتی نیشتیمانی کوردستانیش دەکەم کە لە گفتوگۆکانیان بەردەوامن و لە کەشێکی ئەرینیدان و هیوادارم بگەنەوە ئەنجام و ئەمە لە بیر نەکەین کە ئێمە دژبەری یەکترنین ئێمە ڕکابەری زۆر باشە ڕکابەر ڕک بڕینەوە ڕێک بڕینەوە ئەمە زۆر مهمە دکتۆر ڤیان بەڵێ باشە دکتۆر ڤیان بە بەڵێ یان نەخێر هەڵبژاردن دەکرێت یان ناکرێت دەکرێت کەواتە زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر ڤیان سلێمان ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان گەلێک سوپاس زۆر سپاس لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش.